دەبینین یەکێکتر لە گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەسەر بەگەڕخستنەوەی ئەو کارگاناکەین کە بەهۆی خەیرانی داراییەوە لە 5 ساڵی ڕابردووە یعنی نەیانتوانی بەردەوام بن لە کارکەوتون بەشێکیان داخراون چۆن وا بکرێن کارگانە بەگەڕ بخرێتەوە هەم بێگومان بەرەبووبوومی ناوخۆ زیاکە و هەم هەلی کار و دەستی کاری زیاکە و باز لە زیاترکردنی ڕوبەری سەوزاییەکەی هەرێمی کوردستان بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز فەریدون نامدار کە بەڕێزیان ڕێژکاری کشت و کاڵین لە ژووری بازرگانی هەڵەبجە. کاک فەریدون سڵاو لێ بە زۆر بەخێر بێ سەرچاو. کاک فەریدون زۆر بنەوە کارگانی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ینی ناچار بە داخستن بوون. بەڵێ لەبەر ئەوەی کشت و کاڵ بڕبڕی پشتی زۆربەی پیشەسازیەکانە بەهۆی ئەم حاڵەتەوە کە لە کوردستانە دروست بووە بۆی پشتگی خستنیان کارگەکان ئەبێتەوەی ناچار بن داخستنیان چونکە بۆ ئەو بەرهەمەیکی ئێمە لە ڕێگەی کشت و کاڵ دەکەن بە پیشەسازی لە زۆربەی وڵاتانی دنیاوە یەتەوە بۆ کوردستان بە سعرێکی هەرزانتر بە شێوەیەکی کوالیتێک و مەسەلەن نوعێتێکی نادەم باشتر کوالێتەکەی بەڵام خەڵک لە کوالەتی بابەتەکە تێناگا جاری وا هەیە لە جاتی بە دوای شتی خۆڕسک و تەبیعیا بگەڕێ بە دوای ئەو شتانەی دەگەڕێت کە بە چاو دەیبینێت جوانتر و شێوەکەی ئەمەش بووەتەوەی ئەوەی کە کارگەکانی خۆمان لە جیاتی پێش بکەون دەبنە هۆی دواکەوتن و دواخستنیان. باشە ینی تۆ پێ دوایە خواست لەسەر بەروبوومی ناوخۆیی کەمترە بەراورد بە بەرهەمی دەرەوە زۆر لەبەرەوەی ڕێنمایە کشت و کاڵەکان ئەبێت زیاتر کارکە ڕاگەیاندنەکان زیاتر کارکردنەوەی کە بەرهەمە کشت و کاڵەکان بوو ئەوەی خواستی هاوڵاتیانی زیاتر لەسەر بێت دەبێت لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگەی ڕێنمایە کشت و کاڵەکانەوە لە ڕێگەی ئرشاداتی زراعیەوە بە هاوڵاتیان بگەێنرێت. بۆ نمونە تۆ سیر کە ئێستاتێ باسی ئێمە با مەسەلەن هەنجیری کوردستان بکەین جوانترین هەنجیرە توانین بڵێن لە دنیادا کە بە شێوەیەکی خۆڕسک و تەبیعی جوان یعنی ئەوروپیەکان زۆر ئەیانەوێ لەگەڵ هەنجیری کوردستانە لەگەڵ هەناری کوردستانە لەگەڵ تەماتەی کوردیە مەسەلەن سەر تەماتەیەکی کوردیە شارە زوریش و پێنجوێنیش باوەڕتە بێ ئەو تەماتە باشترین نوعی تەماتەی لە جیهانە بەڵام بەهۆی ئەوەی تا ئێستا ڕاگەیاندنەکانمان کارێکی وایان نەکردەوە بتوانن ئەمە بناسیێنن بە خەڵک وەکو ئۆرگانیک خەڵک بچێ بە دوای بگەڕێ ئەمەش گەڕاوەتە بۆی ئەوەی کە خەڵکسەری تەماتەیەکە لە کارتۆنێکە یاخۆ تورکیە ئێرانیە سووریە مەسریە زیاتر خواستی ئەوانە زیاترە سێرەکەی تا نەکەی خۆمان بە جوانیەکەی نییە بە پێکهاتەی ناوی ئەو تەماتەیە عنی سە تەماتەیەکی شیری بچکۆ لە خڕەکە سێرەکەی لە بازار و مارکێتەکانی خۆمانە زۆر گرانە یەک قاپی بچووکی 250 بە 2000 بە 1500 کیلوی 500 بەڵام ئەوەی خۆمان کە پێگا یەک کیلوی بە 500 دینار زۆر ئاسان لە بازار دەسەکەوی ینی بە جملە بەڵام لە ماوەیەکی دیاریکراوە ڕەنگە بۆ مانگێک بۆ 2 مانگ نرخەکەی بەوەندە بێت دواتر زۆر بەرزە بێتەوە. ئەخر هۆی ئەوەیە هەموو بەرهەمە کشت و کاڵەکان لە دنیادا کە سیستەمێکەیە ساڵی کشت و کاڵی لە هەموو وڵاتانی دنیادا 8 مانگ بۆ 9 مانگە ڕاستی سە تەماتە لە 2 مانگە کۆتایی پێ هەنار لە 2 مانگە کۆتایی پێ بەرهەمەکانی سێ و هەنجیر هەمووی مانگ 2 مانگە بەڵام ئەوان پلانیان هەیە کۆی دەکەنەوە مەسەلەن ئێستا تۆ 20,000 تەن تەماتە لە ساردخانەکان هەڵگرە بەشی ئەتوانم بڵێم 6 مانگ ئەکتیفای زیاتی هەرێمی کوردستان بکات یعنی بۆچی ئەمە ئەویان لێ کردووە لە وڵاتەکانەوە لە زستانی سەبەب فرەبارێت تەماتەمان بۆ ئێمە خۆمانیشمان نییە بەڵام ئەوان خەزنیەکەن ئێمە شوێنی خەزنکردنمان نییە و بەرێنەرەکان بیر ئەبێت لەوە بکەنەوە خەزن بکەن. باشە کەواتە تۆ سەرەتا ڕوویدە من لە ڕاگەیانەکان و بەڵام پێدوان نییەوە جوتیارەکان خۆیان و بەرێنەکان خۆیان گرنگی کەمتر بەم بوارانە ئەیان ئەخر چەند خاڵێک گوای کردووە کە جوتیار نەتوانێت ئەمە بکات کە تۆ باسی ئەەکەی چۆن جوتیارێک مەسەرەن 2 دۆنم زەوی کەم جوتیار هەیە لە کوردستانە خاوەنی 30 دۆنم زەوی بێ ناوچەی وای هەیسا ناوچەی شار زۆر باشترین زەوی هەیە کەم جوتیار هەیە 20 دۆنمی هەبێ هەمی 3 و 2 و 5 و 8 عقدەکان ڕۆ سەری وەزارەتی کشت و کاڵکە بەڵام ئەگەر حکوومەت بێ ئەم پلانە بگۆڕێ بیکا بە 40 دۆن و 100 دۆن و 200 دۆن و بەرهێنەری بیانیشێت لە جیاتی ئەوەی 2 دۆنم تەماتە بکە 3 تەن تەماتەیە بێ یان 5 تەن تەماتەیە بێ ئەچێ 500 دۆن مەکە ئەگەر هەر دۆنێکی زوو تەنی بێ سیرەکەی لەوێت تۆ 1000 تەنت هەیە ئەگەر 10 کەس بێت 10,000 تەن تەماتەیەکە ئەو کاتە ئەوەندە زۆر ئەبێت کاری تیاکرێ خاڵێکی تریشکەوەی ئەوێ ئەم بەحسمان نییە
مەسەرەن ئێستا نازانین دەشتی بازیان چی بۆ باشە، نازانین شارەزور چی بۆ باشە، بەڵام سێرەکەی وڵاتە پێشکەوتەکان بەحسەکەن چی خاکێ بۆ تەماتە باشە، چی شتێ بۆ پەتاتە باشە، چی شتێ بۆ مەسەرەن میوەکان باشە، بۆ هەنار باشە، بۆ سێو باشە، بۆ ترێ. بەڵام ئێمە تا ئێستا ئەو توێژینەوە زانستیەمان نییە کەوا سیاسەتی ئابووری وڵاتەکەمان وەزارەتی کشتکاڵ بۆ مەناکە ئەیلانی کەم بۆ نمونە بڵێ هەڵەبجە بۆ هەنار باشە، بۆ شووتی باشە، بۆ ئەم تەماتە باشە، ناوچەی بازیان بۆ ئەمە باشە، شار باژێر بۆ ئەم شتە باشە. ینی ئەمە نەکراوەتە ئێستا بۆ نایکە. ئەخرەزانی بۆچی نایکەن لەبەرەوەی ئەبێ حکوومەت بە پلانێکی تایبەتی هەر لەسەرەوە لە هەرمی ئەنجومەنی وەزیرانەوە ئەم بەرنامە بێتە خوارەوە کە دەست بکەن بە شۆڕشێکی کشت و کاڵی، چونکە ئەگەر دەست نەکەن بە شۆڕشێکی کشت و کاڵی ئێمە لە ڕێی پیشەسازیوە لەوە لە ساڵانی ئایندە گەورەترین شکست لە هەرێمی کوردستانە ڕووبدات، چونکە نەوت سەرچاوەیەک نییە گەلانی دنیا پشتی پێبەسن. سەر ئیستا ئیمارات کە ئەو پێشکەوتنە گەوری ئیمارات لە ڕووی سیاحی و بازرگانیەوەیە، یعنی ئەتوانم بڵم لە سەدا 11 تا حەڤەیەتی بەپی داتاکان کەوا لەسەر پشتی بە نەوت بەستووە، نەوتێکی زۆریشی هەیە. مەسەرەن سەرەکەی وڵاتێکی و کوێران ئێستا تەحریمی لەسەرە، بەڵام سەرەکەی ئابوووریەکەی لە ڕێگەی کشت و کاڵ و لە ڕێگەی سیاحەوە زیاترە باتە ڕێوە بۆ تورکیا ساڵانە ملیۆنەها ملیارد بەرەژوور دۆلاری دەسەکەوێت، ئەتوانە بڵم 12 ملیارد دۆلار بەس لە ڕووی سیاحەوە سیاح ڕوئەکەنە وڵاتەکەی. کەواتە ئێمە ئەبێ لە پیشەسازیە بگۆڕێن بۆ کشت و کاڵ، دوای کشت و کاڵکەنەوە بە پیشەسازی، چونکە ئێستا تۆ چتە هەر مارکێتێکی وڵاتی خۆمان کوردستان، یعنی سەرەکەی تۆ مەسەلەن پاقلە بینی لە قوتووە کراوە بە پیشەسازی، مەسەلەن سەرەکەی شەربەتی هەنارە بینی کراوە بە پیشەسازی، شەربەتی سێوەری کراوەتەوە بە پیشەسازی، کەواتە هەر کشت و کاڵە بێتەوە بە پیشەسازی. ئەو گەنمە جوانە کە بەرەمێنێ سەرەکەی کێتەوە بە کۆمەڵش دەبێتەوە بە پیشەسازی، یعنی شتی لە دروستەکەن، کەواتە بڕبڕەی پشتی پیشەسازی بە قوتوکردن دروستکردنی کارگەکان لە ڕێگەی کشت و کاڵە، بەڵام کێمە کشت و کاڵەکە فەشەلمان هێنا ناتوانین ئەوکەین. یعنی کەس هەیە لە کوردستانە ڕۆژانە تەماتە بەکارێنێ چێشتخانەکان ماڵەکان، ئەگەر 6 ملیۆن کەسی نەگەر هەر ڕۆژیەکی کەوچکێکیش بەکارێن 6 ملیۆن کەوچک سەرکە ئەبێت چەندە تەماتەمان پێویست بێ کە سەرکی تەماتە لە کشت و کاڵ و کراوە بە پیشەسازی و بە قوتوکردن. ئەمە ئەبێ ئابووری وڵات ئەمە کارگەی دۆشاوی تەماتەمانەوە ئاوی تەماتەمان هەبوو، بەڵام هی ناو خۆی شارە زۆر بوو ناوەک، ینی وەکو پێویست هەز ناکرێت بەرەو فراوان بوون چوو بێ، یعنی وڵاتیان زۆر جار گرفتیان لەگەڵ کوالیتی بەرەمە ناوخۆیەکانیش هەیە، ینی ڕاستە ئێمە بەرەمی ناوخۆیە ئەبێ لە ڕووی ئەها هەستێکی نێتەوەی و نیشتیمانیەوە گرنگی پێبین، بەڵامە بێ بای ئەوەش بێ کوالیتێکی کە خواسی وڵاتیانی خۆمان پڕ بکاتەوە و ینی کوالیتەکەشی ئەو کوالیتیە بێ کە پەنا نەبێتە بەربەروبوومی تورکی و ئێرانی وڵاتانی تر. ئەو پرسیارە پرسیارێکی تەواوە، یعنی کوالیتی، کات، پلان، هەلی کار، ئەمانە کوالیتی بۆ کشت و کاڵ دابینەکەن. چۆن بۆ نمونەیسە تۆ من هەنار دەکەم بۆ چەند وڵاتێکی دەرەوە، بەڵام سەرەکەی کارتۆنم نییە، قەباخی کارتۆنەکەیم نییە، فۆمەکەیم نییە، ئەمانە بێتە ڕێگر دواکەوتنی ئیشەکەی من. اینجا لە هەمی ناخۆ من شەریکەی شەحنم نییە، لە سنووری شارە زورە کە سێم زەویە لە دنیا تا ئێستا شەریکێکی شەحن نییە بۆ نەقڵکردنی موادە کشت و کاڵێکانمان. ئێ باشە تۆ شەریکەی شەحن نەبێ، سیارێک لە مێرسینەوە بێت یان لە بەندەر عەباسەوە بێت یاخود لە بەسڕەوە بێت بۆ لای تۆ، چەندێک کاتێوێ چەندێ لەسەر تەکەوێ، کەواتە ئەمانن کوالیتەکە دائەبەزێنن. بەڵام وڵاتەکانی کە سەیرەکە هەر لە مەزرعەکەەوە ڕاست شاحینە فولەکە لە چی لە پرتەقاڵی نێرە بۆ وڵاتەکەی من پڕیەکە لە هەنار لە مصرەوە ڕاستە خۆ باریەکە دان ناوەسێت تا هەولێر، یاخود سەرەکەی لە سووریاوە باریەکە ناوەسێت تا هەولێر لە ناو مەزرعەکەی خۆیەوە. ئەمانە معمەلی کارتۆنیان هەیە، معمەلی سندوقی دەرەجەیەکیان هەیە، بەڵام لە وڵاتی ئێمە جوتیارێک یاخود و بەرەندەی کشت و کاڵی بە دوای ئەمەدا زیاتر وێڵە تا بە دوای ئەوەدا، یعنی مەبەستەمەوەی بگەڕێت و ئەوداڵ بێت بۆی شتێکی جوان بەرەم بێنێ، نەک بە دوای ئەوە کە کوالیتەکەی چاکە. کوالیتی یەکسانە بەچیسە تۆ سەیرەکەی وەرە هەنار بکە ناو سنووقێ تەماتی کوردی ئەیکەنە سنووقێ 20 کیلۆیە هەمی ئەتەبێ بەسەریەکە، بەڵام ئەگەر معمەلێکە بێت لێرە سنووقت بۆ دەرکات بە سعرێکی باش مناسب بگوڕێت لەگەڵ خواستی جوتیارەکانە، تۆ لە جیاتیەوەی 20 کیلۆ 10 کیلۆ ئەکەیتە ناو سنووقێ ژێر و هەمی خرابوت ئەترشێت و ئەگەنێت سەرەکی بە 250 گرام بە 500 گرام دایانی. سیر مەسەرەن ئێرانیەکان کە تورکیا تو فەرەنگیان هەیە بەدانە دایانناوە،
مەسەرەن هەنار ئەنێرن بەدانە ئینێرن بەڵام ئێمە تا ئێستا ئەمەیە کوالیتەکەی کە ئێمە هەم لە ناوخوا خواستی لەسەر کەمە بێتەوە هەم لە دەرەشەوێ دواتن ئەو هەناری کەنارتانە دەرەوە ینی ئەوە مای خۆشحاڵێ بۆ هەمومانێمە بەرەمی ناوخۆ لە وڵاتانی دەروبینین بەڵام لە ناوخۆیتر هەنار نەما تۆ هەناری هەڵەبجیان هەنار لە دەرەوە ئێمە خۆمانە بوو هەناری سووری و میسری و تورکی و نەزامی وڵاتانی تر ڕەنگە شتێکی ڕاگەیاندن بوو بەو شێوە نەبوو چونکە ساڵی پار بەهۆی سەرمایەک لە مانگی دو هات و سەرمایەکیش لە کۆتایی مانگی سیاهات زۆربەی بەرومەکانی کوردستان تووشی سەرما بوون وشک بوون مەسەرەن ناوچەی شارباشر منەکو ئاگادار بم زیاتر لە دەیان تا چواردە باخ گەڕاوین وشک بووە بە هەناریش بوو هەنجیر وشک بوو هەرتەواو لە شارە زورا لە نیوەی شارە زور و هەڵەبجە یعنی ئەوەی بنارەکان مەسەرەن سازان و چنار و مۆردین و گردەناوی با کۆچەک باشتری هەناری بوو بامۆک هەر وشک بوو زۆربەی زۆری باخەکانی بامۆک و چواردەوری هەڵەبجەوەی کە بنارەکان بەفری زیاتر لێباری سەرماکە زیاتر شارە زوریش گرتی ئەمە بۆ ئەی لە جیاتی 35,000 تەن یعنی 35 میلیۆن کیلۆ 30 میلیۆن کیلۆ داهاتە دەبیان بۆ چل بڕوات هات بۆ 7 ئەم 7,000 بەرهەمەکە کەم بووە کە بەرهەمەکە کەم بووە نەبووەوەی ئەوەی کە بازار خۆی کەمی بەرهەمەکە جوتار وای لێکرد خۆی بیفرۆشێ چونکە سعر بەست بوو کە خواست بەرز بوو بابەتێکی ترێتە ناو بازارڕەوە ئەمە ئەوە بوو چونکە حکوومەت هەموو ساڵێت تا 15 هەنار چەند بەرهەمێ خەیار تەماتە ڕێگری دەکاویان باجی زیادە خاتە سەر دەستخۆشیەکەینیان ئەمانیان کردوت بووی جوتار ئیسیفادە بکاتێتەوە بەڵام بۆی هەنارەکە ئەوە نەبوو کە بەڵام کەمی بوو چونکە ئێمە لە ئەو کەمی ئەمە بە 65,000 تەن هەرێمی کوردستان بۆ هەنار تێرە بێ مەسەلەن بۆ ئەم ساڵ چۆنەکە فەریدون بۆ ئەم ساڵ زۆر گەشتبینین ئەگەر بێت و سەرمان نەبێت ئەم ساڵ یعنی تاکو 25 سێ تا یەکی چوار سەرمایەکی و پار نێت چونکە ئێستا پار لە مانگی سیا درەخت گۆبکەیە کرد و ئەژیایەوە لەو کاتە سەرمات لێیە ئەو سەرما تەخیری کرد یعنی کە تەخیری کرد 40 ڕۆژ لە گەشتنمات ئەو 40 ڕۆژە بۆی کە هەنار کەم بێ ڕاست یعنی باخیوا بۆ باخ بووە من 6 تان هەنارم لێ کردوەوە پار چەندێکیە بووە هەروتێتی وەرن پاکی کەن بۆ خۆتان ینی بە هەدیە داوێتی بە خەڵک کەس نەچۆ لێکات چونکە بۆ هەناری پاییزێ هەبووە گەلاوێژی پێ بوو مەسەلەن خۆی هەنار لە مانگی چوارەتر گوڵەکە لە کۆتایی پێنجاییکا بە هەنار بەڵام ئێمە لە 4 بۆ 5 بەرهەممان نەبوو بۆیە کەمی هەنار هەبوو یعنی کەواتە بەڵام ئەوش حەلیە ئێمە بە دوای حەلا گەڕاوین ئێمە لەگەڵ کۆمپانیایەکی ڕووسی و ئێرانیا ئەڵبانی هەرسێکیان بێک و قسەمان کرد مادەیەکیان هەیە لە ڕێگەی ئاسماوی وەشێن بەسەر ئەو درەختانە کەمترین کلفەشی تێشێت ئەبێتەوەی ڕێگری لەو سەرما نەیاڵێ بیکوژێ کاتێک کەژ نازی وژداری دەداڵێ لەم هەفتە سەرمایەت ئەوان بەکارێنین مەسەرەن ئێرانەکان بۆ نافۆتێ بۆ ئێمە فۆتن ئەم ساڵ بەکارتان نێنایەوە هیچ ناتایستە بەکار نابەز ئێمە لە پلانمانەیە ئەوە بەکاربێن نەکرد بووەوە بۆ گەنم بۆ هەموو موادەکان بەکاربێنن لەم ساڵی ئایندا تاکید بە کەرتی کشت و کاڵ بە هیمەتی چەند کەسێک و حکومت ئێمە دەستخۆشی لە حکومەتیشەکەین زۆر ئەم 2 ساڵە بەدەم کشت و کاڵەوە هاتەوە کەواتە ئێمە بێت چی بکەین پلانێکمان هەبێت بۆ ئەوەی جوتیار بیر لەوە بکاتەوە بەرهەمەکەی زیاد کات و بەرهێنەر لە جاتی بچێت استیسمار لە بینا و شعاتە بکە استیسمار لە کشت و کاڵە بکە سپاس زۆر بەڕێز کاک فەریدون نامدار ڕاوێژکاری کشت و کاڵی لە ژووری بازرگانی هەڵەبجە پرسیاری تر ماوە بەس کاتەکەمان کەم بوو دەرفەتی تریشمانە بێ و گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتێکی زۆر گرنگە زۆر سپاس بەڕوونکردنەوەکان سپاس بۆ ئێوەش وەڵا یەک تێبینیم هەیە حەق ڕاگەیاندنەکان کشت و کاڵ بڕبڕی پشتی دەوڵەتە باوەڕتە بێ کشت و کاڵ لە نەوت گرنگترە حەقە ڕاگەیاندنەکانی کوردی بەبێ ئستسنا چۆن مەسەلەن ئێستا تاکێکی کوردی بەتاڵێکی کوردی هەمووی ئەزانێ مەسەلەن لەسەر ڕاگەیاندەکان ڕۆژانە برنجی چی و برنجی چی حەق هەرک و بەرنامە ڕۆژانە کشت و کاڵ بیری خەڵکن و گوند نشینەکانە زیادکەن ئەمە کو تێبینیە زیاتر کاتەکانتان بۆ کشت و کاڵدانێن بۆی زیاتر خەڵک بیر لەم بابەتە بکاتەوە زۆر سپاسدانەکەم دەست خۆش بێ سپاس بۆ پێشنیارەکەشێت سپاس بۆ ئامادەبوونت